دیارە هاوکات لەگەڵ جوتیاران قەڵابێکی زۆر لێرەیە بارهەڵگرێکی زۆر لێرەیە و سڕێکی زۆریان گرتووە بۆ گەنم دەمەوێت لە زاری ئەم سایقی ئۆتۆمبیلی بارهەڵگرەوە پێ بڵێم کێشەکانی ئێوە چیە هاوکات لەگەڵ جوتیاران ینی ئێوە کێشتان چیە کێشەی سڕەتانەیان کێشەیەکتانە بە دیاریکراوی برای وەرەزم ئەمێن ئەلێرە چا ڕۆژە لێرەمە کتابم تەسلیم کردیە هەیە لەگە من تەسلیمی کردە دوو جارە چیتۆ ژۆرێ ئەمە چا ڕۆژە لێرانەمە یەک سەفەرم بەتار نەکردیا فەلا حراتی هەیە گەرمی نەدووریتەوە هەیە زەرەری کردی ئەو کتابە بەشی 300 ملیۆنیە تەلەفۆن دەکە کتابەکەم نەستوێ دەژۆرە تاقیب دەکە لێ ناگرن تاقیب کتابەکەشت بکەیت سارە هەیە چرت و فرتی دیدە سەر ژۆرێ هەیە چا ڕۆژ لێرانە هەر نەستە ژۆرێش لێرە واستەکاری هەیە چی هەیە دەزانیت چییە دەزانیت چۆنە کابرا هەیە کتابەشی دادەنێتن 3000 نای دەخینەوە هەلیرەش نییە ئەتوش کتابەکە دانایە لە گەوی نایت و ناخینەوە کە ناوت نەخینەوە تو هەلی ڕاستە هەر ناوی دەخینەوە ئەوش ئەلێرە نیە گەرمی لە عباشەیە یان لە کەندە ڕاستی هێشتا نەیدوورێتیەوە هەر ناوی دەخینەوە ئەتوش دەبێت لە ڕۆژ هەیە ڕۆژ لێ بداتن یعنی کەس نازانێت تێنا باش نییە ئەوەی کار باش نییە ئەمە چەند جار چوینەکەم دیرداما کردە کە ناوەکان هەمووی لە جامی بدرێتن کە ئەوەی دێت تەمەشا دەکەن ناوی هەبیتن لێرە دەبیتن ئەوەی ناوی لێرە نەبی خۆی دەستۆ مارێ کابرا لۆ لێ ڕاوەستنە ڕووگەرمای لە تۆ قسەری بداتن ئەم چا ڕۆژە لێرانەوە لۆ سالیۆ کرایەوە ئەم ئەلی ڕاوەستا من نەچوویمە ژۆری کەنجی قەرارە بەبەردکەوێت ئەو ڕۆ عەلە سا قایمە پێنجم ئەگە عەسری سەعات 4 ئەوانە بەبەرم بکەیتن و ئەگەریژنا لۆ سبەینە تاخیر دەبینەوە گەنمی کوێ تێناوە گەنمی چەند فەلاح تێناوە وڵی ئەمە گەنمی گردە سۆری برادرە چێهینایتم و کابرا ئەمە چوومە گەنم لە ڕۆسەر و بارکردە کابرا 150 تەین لاتەوە ڕسیدەکەی 13 تەنە 12 تەین لاتەوە 8 تەین لاتەوە قەلا بەچوکی من 10 تەین لۆ بدەین مەسالی و ئەوی دیشەمون دەبی بچێ بازار بە 380 زایدا کەس لیشی ناکڕی کابرا تو زارش پارە هەیە و کتابی دەکرد دێن لێر تەسلیم دەکاتن و بڕ بە خێرچی مەسائلی ئەو کتابکردڕینە چۆن ئەگەر بۆم باسکە ینی کابرا کتابەکی لۆ کڕیە 5 تەنە یەکەش 5 لاتەوە یەکەش 5 ئەوە دەبتە 15 تەن ئینساقی دەکات لی دەداتن و دەبتە 15 تەن پێی تەسلیم دەکاتن ئەوە مەدڕی پێدایال و خۆ دەمز دەکەی و دێنی پێ تەسلیم دەکەی فەلاع و ئێوە و بەگشتی ینی ئەو کێشەکانی سایلۆ پێویستان بە چیتان بۆ بکرێت بە قورعان زانچە دەبی ڕستی زیاد بکرێت لۆ فەلاعی ڕستی زیادکە لۆ فەلاعی ناوی ساقە ئەو ساقە هەموو لێرە مرد هەموو سوتالە گەرمە ئەو قەرەبارغی لۆ ساقان دروست دەبێت جێک نێ ساق لێ دابنیشی جێک نێ ساق ساعتەکی لێ بکات نێژەکی لێ بکات شتێکی لێ بکاتن هەموو داوای هەموو شتێکمان کردێن ناکرێتن یعنی داوای هەموو شتەکانمان لێ کردێ بە زۆرکی نەکرێتن 20 جارمان پێگوت ئیسفادەی نییە